لە ئەڵەبجا کۆبوونەوەی بەرفراوانی لقەکانی ئەڵەبجە و سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەڕێوە چوو. کۆبوونەوەکە ڕاوێژکاریە و پێشنیار و ڕاوبۆچوون لەسەر کار و پلانی داهاتوو وەرگیرە. ئەمڕۆ مەکتەبی کاروباری خوشکانی کۆمەڵی دادگەری کوردستان کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری فراوانی ساز کردووە لە شاری ئاشتی لە پایتەختی ئاشتی لە هەڵەبجەی شەهید بۆ گەڵاڵەکردنی پرۆژە یاسایەک بۆ کار و پڕۆژە و خزمەتی داهاتووی خوشکانی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ خزمەتی بواری پەروەردە خێزان و پەرەپێدانی تواناکانی ئافرەتان. دیارە ئەو کۆبوونەوەیە لە سەروبەندی بەستنی پێنجەمین کۆنگرەی کۆمەڵی دادگەری کوردستانایە. ئێمە لە سەروبەندی بەستنی کۆنگرە دەین بۆیە بە پێویستمان زانی بە بەشداری خوشکانمان لە ئەنجومەنی سەرکردایەتی ئەندامانی پەرلەمان ئەنجومەنەکانی خوشکان و ڕێکخراوی خوشکان ئەو کۆبوونەوەیە ساز بکەین. تەوەرەیەکی دیکەی کۆبوونەوەکە باسکردن و دۆزینەوەی ڕێوشوێنێکە کە بەگشتی ڕێکخراوی خوشکانکار و پرۆژەکانی خۆیان سربەخۆ ئەنجام بدەن و ئەنجومەنی ڕاوێژکاری خوشکانیش بەسەرنج و پێشنیار لە کۆبوونەوەکە بەشدار بوو. بە هەمومان بتوانین پرۆژەیەکی تایبەت ئامادە بکەین بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان بۆی کە بتوانین پێگەی خوشکان بەهێز بکەین بۆی کە بتوانین لە ناوەندەکانی بڕیارە خوشکان بەشداری بکەن بەو ڕێژەی کە دیاری کراوە. ئێمە زیاتر تەمەحمان هەبێ کە خوشکان ڕێژەیەکی باشتر بەشدار بکەن لە کۆنگرە و دوای کۆنگرەش بتوانین ئینشاءالله کاروباری خوشکان بەرەو پێش بەرین. کۆبوونەوەکە سەبارەت بە ئیش و کاری خوشکانە لە داهاتووە و تەشکیلەی خوشکان لە کۆمەڵی دادگەریات چۆن بێت. ئێمە ئومێدەوارین کە ئەم کۆبوونەوەی ببێتە خاڵێکی وەرچاوخان و ببێتە زیاتر گەشەپێدان بە ئیشوکاری خوشکان. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی گرتنەبەری ڕێوشوێنەکان و گۆڕانکاری لە ئیشوکارەکانیاندا زیاتر بۆ دوای کۆنگرەی پێنجی کۆمەڵ دەبێت و زیاتر جەخت لە ڕۆڵی خوشکان و پێگە و جونگەکانی دیکەی بواری ئافرەتان بەگشتی و کۆمەڵ بە تایبەتی دەکرێتەوە. وەک خۆشیان دەڵێن دڵسۆزانە هاوشانی بران لە خزمەت و گاندنی پەیامی ئیسلامەتی کار دەکەن. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.